ئەمناوم ڕەنجبەر خۆشناوە ڕەنجبەر حەسەن ئەحمەد بە ڕەنجبەر خۆشناو ناسراوم ساڵی 1953 لە شارۆچکەی شەقڵاوە لەدایک بوومە لە خێزانێکی هەژار پێکات بووین لە 5 برا و خوشکێک سەرەتا هەتا ساڵی 1960 چوومە مەکتەبی ڕزگاری کە نزیک ماڵمان بوو. مەکتەبی سەرەتاییم هەر لە مەکتەبی ڕزگاری تەواو کرد. ئەو مەکتەبە تا پۆلی پێنجی ابتدایی بوو. لە پۆلی پێنج چووینە مەکتەبی کاوێز کە پۆلەکانی گەورەتر بوو لەوێ دەستمان بە خوێندن کرد. لەوێ زیاتر بەهرە و توانایەکان ینی بەدیارکەتەن کەم مامۆستا فەریدون تارتاش مامۆستامەوە بوو لەوێ مامۆستای سرود و مۆسیقا بوو. جێ لە دەنجیم بوو یەکسەر منی لە تیپی سرودی قوتابخانە دانا و زۆر ئاهەنگمان کرد ئەو کاتی جەژنی نەورۆز و ئەوانە لەگەڵ ئەو تیپەی زۆر بەشداریم کرد لەگە تیپی سرودی قوتابخانەکان. لە 67 و 68 و 69 تیپی چقنجیلانەمان دامەزراند لە شەقڵاوە بە ناوی تیپی مۆسیقای سەفین کە پێکات بوو لە بەشی شانۆ و لە بەشی مۆسیقا و هەڵپەرچێ و تیپی هەڵپەرچیانی شامیل بوو تیپەکە. زۆر جاران ئاهەنگمان ساز دەکرد لە ناو شەقڵاوە لە بۆنەکانی نەتەوەیمان. ئەو کاتیش بەس دەمانتوانی لە شەقڵاوە ئاهەنگی نەورۆز بکەین، بەڵام بۆنەکانی دیکە مەسەڵەن بە نمونە بەدزی دەچوینە هیران و دەچوینە ناوپەردان و مەکتەبی سیاسی و گەڵاڵە و چۆمان و ئەو شوێنانە هەر بە ناوی تیپی مۆسیقای شۆڕش. گۆرانی بێژمان ئەو کاتی خوا خۆش بوو عەلی عەزیز بوو، خوا خۆش بوو شێزا عەبدوڕەحمان بوو دەهات، خوا خۆش بوو عەبدوڵڵا دڵسۆز بوو. ئەو کەسانەی کە بەیەکەوە بووین لەگەڵ تیپی مۆسیقای سەفین مامۆستای ئەوەی کە سەرەتا دەستی پێوتی مامۆستا عەبدوڵڵا حەسەن بوو هەزار ڕەحمەتی لێ بی، مامۆستای زمانی کوردی بوو مدەریس بوو. ژەنیاریشکەمان لەگەڵدا بوو ناوی حەمید قەساب بوو ئەویش ڕەحمەت بی، کابرایەکی زۆر ناوداری شەقڵاوی بوو قەسابی دەکرد. بەو تیپەی زۆر هەموو ئاهەنگەکانی دەور پشتی شەقڵاوە و ئەوانە هەموو لە مەسیف سەلاحەدین ئەوانە لە ناو شەقڵاوی لە دەری شەقڵاوی تا ساڵی 1974 کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدایە هەر بەردەوام بووین. لە 74یش بوومە پێشمەرگە لەوێ تیپی مۆسیقای شۆڕشمان دروست کرد و بناغەیەکمان دانە دوای ئەو تیپی مۆسیقای سلێمانی و تیپی مۆسیقای باوەجی هاتن. تیپەکەمان گەورە بوو. تیپی مۆسیقای شۆڕش سەرەتا من و چەند برادرێک بووین، یعنی پێکات بووین لە 6 کەس. دوایی کە تیپی مۆسیقای سلێمانی بە تەواوی ئەندامانی هاتن
تیپی باوەجی هاتن دووسێ هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژ باکووری کوردستان هاتن تیپەکە زۆر گەورە بوو ئەندامەکانی ینی ئەوەندە زۆر بوون جارێکیان مەرەزانێکمان لە گەڵاڵە کرد ئەندامانی تیپی مۆسیقای شۆڕ زیاتر بوون لەو کەسانی کە دانیش بوون ئاخرێک دوایی ناسارماین کە تیپەکە بکەینە دوو بەش تیپی ئەلف و تیپی با تیپی ئەلف تیپی مۆسیقای سلێمانی و ئێمە و کەسانی کەم من لەگەڵیان بووم لەگەڵ تیپی پیاوازی دوای تیپی با دامەزرا کە ئاخیرەکەی بووە تیپی دیلمان محەممەد تەیب تاهیر و فواد ئەحمەد و محەممەد شێخ و تیپی ئەلفیش کە بووە تیپی مۆسیقای شۆڕش گۆرانی بێژەکانمان عومەر خەزان بوو حەسەن گەرمیانی بوو قادر کابان بوو کەریم کابان بوو سەرەتا هەر لە گەڵاڵە مەڵبەندەکەی لەوێن دەریە بوو دوای لەبەر زروفی ئەو ناوچەیە کە تیارە بەردەوام دەهات ناسارمان گواستمانەوە لە بۆ گوندی وەسان لە گوندی وەسانیش دووسێ چالاکیمان کرد لەو چالاکیانە گۆرانی یاران وەسێتم و قەت نەدەی ئازاری گیان ئەو دوو گۆرانیە بە ئامێرێکی زۆر بەسیتی ریکۆردەرتە ئەومان کرد لەگەڵ دووسێ نەشید دەمی ڕاپەڕینە و من پێشمەرگەی کوردستان هەر بەردەوام بووی لەو چالاکیانە دوایی ئەمر هات کە ئەو تیپە بگوازرێتەوە لە بۆ ئەو دیوی لە بۆ ڕۆژهەڵات لە بۆ ئێرانیش بەتەواوی چونکە ڕۆژهەڵات لەناو ئێرانیش ئاهەنگمان کرد لە بۆ بەنابەرەکانی خۆمان لە مەریوان و لە کەرماشان و لە سەرپیلی زەها و لە قەسری شیرین و لە ئەندی مەشک و لەو جیارە سەرەتا زۆر ناخۆش بوو لە بۆمان یان چونکە ئالەتی مۆسیقای ئۆختی زۆر نامۆ بوو لە ناو خەڵکی شەقڵاوی کە ئالەتمان بەدەست دەگرت منداڵ لە دوامان دەڕۆیشت تەماشایان دەکرد پێیان سیر بوو ئیدی وردە وردە خەڵکەکە لێ ڕاهات کە دیتیان هونەرمەندێکی ئەوها ئینسانێکی ئەوها ناودار وەکو حەمید قەسابی لەگەڵمان بەخۆ بە کڵاو و جەمەدانی و لەگەڵمان دانیشتیە شخصێتێکی شەقڵاوی بوو ناودار بوو لەبەرەوەی ڕێزمان زیاتر لێ دەگیرە زۆر کەسی دیکە بەراوبان هاتنە ناومان و وەکو شانۆکار و وەکو دەرهێنەر و وەکو مۆسیقاژەن وانە لەبەرەوەی شەقڵاوە هاوینە هەوار بووە خەڵکی عەرەب دەهاتن و جارێکیان کابرایە کات بەناوی ساعید شابۆ دوکانێکی بچووکی دانا موزیک ژەنیش بوو ئۆکۆردیۆنی لێدەدا ئەویش زۆر ئیستیفادەمان لێ کرد کە هەندێک سەرەتای نۆتەی پێدەگوتین وتی ئێوە بەهرەمەندن پەیمانگای هونەرە جوانەکان هەیە لە بەغداد ئەگەر تەواوتان کرد سلفیسێ دەتوانن لەوێ بچنە بەغداد تەقدیمی ئەو پەیمانگایە بکەین ئەوە بوو یانی زیاتر تەئسیر لێکردین کە بیر بکەینەوە بچینەوە بەغداد لەوێ درێژە بە خوێندەرمان بدەین.
کە چوینە مەعهد بەڕاستی ساڵی هەفتا بوو، ئەو کاتیش تازە بەیانی ئازار و ئەوانە درابوو، ینی نەک لە بەرەوەی کوردین بەس لە بەرەوەی بارەمان تێدا بوو بەبێ ئەوەی واستە وشتی وها بکرێتن لە مقابلەکە و لە لیژنەی ژیریەکەی دەرچوین وەرگیران کە وەرگیرانێمیش دیسان هەر لەوێن دەرێ لەسەر ئامێری کەمان بووم. مامۆستا مەجید خۆشناوی هەواڵی ینی هاوڕێی تەمەن بوو لە یەکی ابتدایی لەگەڵم بەیەکەوە، ئەویش لەگەڵ پێشکەشی پەیمانگای کرد، ئەویش لە سەر ئامێری سەلۆ وەرگیرا. مامۆستای زۆر بەناومانمانە بوو. مامۆستاکەی من ئارام تازریان بوو کە مامۆستایەکی ئەرمەنی بوو. ئارام تازریان خەرچی ئەرمینیای بوو، بەس زۆر دەمێک بوو ینی لە بەغدا نیشتەجێ بوو، ئەو کات مامۆستایان بوو. ئیدی لە پەیمانگا یەکێتی قوتابیان دروست کرا و هەر هەبوو کاتی خۆی، ئەمەش بووینە ئەندام لەو تیپەی. زۆر ئاهەنگمان کرد بە ناوی یەکێتی قوتابیانی کوردستان. لە ساڵی هەفتا و دووش گۆرانیەکم پێشکەش کرد لە ئێزگەی کوردی لە بەغدایە، گۆرانیەکە بە ناوی وامەکە توخوا بوو، بەڵام ئاوازەکەی وەرنەگیرا، کەلیماتەکە وەرگیرا، بەڵام ئاوازەکەی گوتیان ئەمە بە خۆمان لێرە ئاوازش لێوە دادەین بەیانی وەرەوە، بەیانی چوومە بە ئاوازێکی دیکە. ئەو گۆرانی گوت هەفتا و دوو لەگەڵ محەممەد عەباس بەهرامی ئەو کات ئەو ئاگرێکی بێخۆڵەمێشی تۆمار کرد، ئەمیش وامەکە توخوا، بەس ئەوەی من دەنجی نەدا و وازم لێهێنا. هەفتا و چار یەکەمین فستیڤالی هونەری کوردی کرا لە بەغدایە لە هۆڵی خولد. ئەمە بە ناوی تیپی یەکێتی قوتابیانی کوردستان لەوێ بەشداریمان کرد. دوو مادەمان پێشکەش کرد بە ناوی تیپی یەکێتی قوتابیانی کوردستان کە زۆربەی تیپەکانی کوردستان بەشدار بوون. تیپی هونەری هەولێر بوو، تیپی سلێمانی بوو، تیپی دهۆک بوو، یەکەمین مێرەجانی هونەری کوردی بوو. ساڵی دوای ئەو هەر مباشەرەتەن مانجی سێ بوو من پەیمانگام بەجێهێشت کە ئەو کاتی ئاستەکی زۆر باشم بوو، بەس کە چوومە دەرێ بوومە پێشمەرگە و لە بۆ پێشمەرگایەتی چووم، بەڕاستیانی لە بۆ مۆسیقای نەچووم کە چوومە ناو شۆڕش وتیان تو هونەرمەندی و لە پەیمانگای هاتی و نابی بچیە بەرەکانی شەڕ، دەبی لێرە ئەومان لە بۆ دروستکەن، تیپێکی مۆسیقامان لە بۆ دروستکەن. سێ چوار کەس بووین لەوێن دەرێ. ئەوەی بەبیرمە لوقمان بەرزنجی بوو، فواد محەممەد فەقێ بوو، سیروان عومەر یوسف بوو بەڕەحمەت بی، فاڕۆق ساڵح کۆیی بوو، سیامەند کۆیی بوو. ئەو شەش حەفت کەسە لە ناو خۆمان ئیدارەمان کرد، هەتا هیچ بەرهەممان نەبوو کاتی، هەتا تیپی مۆسیقای سلێمانی ئەوانە هات لەگەڵ تیپی مۆسیقای باوەجی.
إمام تاجي بالرحمتي دار توفيق، هنرمند صلاح محمد شلي خزيه گۆرانی شلە خەزی و محەممەد زەزائەرێ بەناز ژیان بەناز زۆر گۆرانی بوون. ئەزیزم بەیانی کە کوڕێکی گەنج ناوی ئازاد و بە ڕەحمەت بیت زۆر بە گەنجی ئەمریکای کرد. کۆمەڵە گۆرانی تر بوون. ئەو گۆرانیە بە ڕۆژی سپی بوو تۆمارمان کرد لە تەلەڤیزیۆنی کەرکووچێ ساڵی 77. دوایی عینەن هەر لەو ساڵی بە ناوی تیپی هونەر و وێژەی کوردی دوو گۆرانی ڕزگاری برام ئامادەی کرد بوو، دوورم لە یاران و حەزم لێ کردووی. کۆمەڵک گەنج بوو پێش ئەوەی ئێمە بچینە ناو تیپی هونەری هەولێر. ئەوانەی کە لە دەرەوەی تیپی هونەری هەولێر بوون ئەو گەنجانە بوون بە سەرپەرشتی ڕزگاری برام دوو گۆرانی ئامادە کرد بوو لە ئاواز و لە هۆنراوی خۆی بوو. دوورم لە یاران خۆی بوو ئاواز و هۆنراوەکەی، حەزم لێ کردووی ئاوازەکەی خۆی بوو. ڕەنگی زەردووە سەرشین دەروونێ پێلەگەر بۆ عەلایەم شادیە و بۆ مێنایانی سەد. ڕەنگی زەردووە سەرشین دەروونێ پێلەگەر بۆ عەلایەم شادی و بۆ مێنایانی سەد. جەرگێیم لایەک لەدا وەک هێڵی نایە هەوڵەت ئەخ بۆ دێڵێ سۆزێک بۆ مێ بێ بایە هەوڵەت بۆم بێ بە هەوڵەت بۆم بێ بە هەوڵەت یارد بەهاری ڕۆزە بەهاری ڕووزە. بەهاری ڕووزەرد ئاوازەکەی سامان کەرکووچی بوو، سامان محەممەد ینی ئەوەی مۆسیقاکەی هی من بوو کە گۆرانێکی بەسەر سێگا بوو. پێشەکی بەسیتی هەبوو، پێشێکی زۆر ساکار بوو، بەڵام تامی زۆر کوردی دەدا. لەسەر دەرەزەی فاکار دێزی بوو. کۆپلەیەکانیشی ینی لە دەرەجەی بایاتی وەرەگرت کۆپلەیەکان، بەڵام دەگەڕاوە لە بۆ سێگاکەی. ینی لە زماتی زۆر خۆشی تێدا بوو. دەندەندەن دەرەرەن دەرەرەندەن دەرەرەن موسیقاکەشی دەندەندەن دەرەرەرەرەرەن دەرەرەندەن دەرەرەرەرەن دەرەرەرەن دەرەندەندەن دەرەرەندەن ینی تامەکەی خۆش بوو، تامێکی کوردی هەبوو. ینی ئینسانەکە کە چوە ناو بواری مۆسیقا لەگەڵ ژیانی و لەگەڵ ڕوحی تێکەڵا دەبیێتی، ناتوانانی وازی لێ بینی. ئێستا ینی ناونەوە ئەگەر دڵی خۆم بە کەمان دەرنەقینم ئیسراحەت ناکەم. مۆسیقا بوویتە هەموو ژیان. ڕەنگی هەڵبێیە نێژەیە لە شێوەیەی بەهار لەو ڕەنگایە خۆش بێ لای دێڵای هەمبەر لەو ڕەنگەژەیە لە شێوەیەی بەهار لەو ڕەنگایە خۆش بێ لای دێڵای هەمبەر لە
لقول زار ديرايان لقولنا والوسطى لا شون في النسك لا تميتا يما لا تميتا لا تميتا يا بهاري گۆرانیش کەم لە بۆ نظام شکری دانا گۆرانی ساقیە وا وەرگەڕێ کە ئاوازەکەی خۆم بوو شعری هێمن مکریانی ڕەحمەتی بوو ساقیە وا وەرگەڕێ وا وەرگەڕێ ڕوو لە قوارێکە ماسوو بۆ سەرپارێ لەنگەرێ بگرەمە بەوە بەرزەفەر بێنە بۆ من جامی پەر ساقیە وا وەرگەڕێ ساقیە وا وەرگەڕێ موسیقا زۆر گرنگە لە قوتابخانە هەبیتن بەڕاستی چونکە ئەو کەسێک کە فێرە مۆسیقا دەبی مێشی دەکرێتەوە فێرە فیزیکی دەبی فێرە ماتماتیک دەبیتن فێرە زۆر دەرسی دیکە بیتن مێشتی زیاتر دەکرێتەوە چونکە مۆسیقا هەندەرە لە بۆ فێربوونی زۆر وانەی دیکە جا لەبەرەوەی بەداخەوە ئەو احتیمامە نەدرایە یعنی بە تەواوی مۆزیک بکرێتە دەرسێکی تەواوی دروستی قوتابخانەکان هەر بوویتە دەرسی ئیستراحەتی مامۆستایان هەر کەسە و دووسێ دەرسی مۆزیکی درایەتێ و ئەو مۆزیکە ناخوێندرێتن دەیکاتە دەرسی خۆی و دەستی یان پشووی ئەوەیە یعنی هیچ احتیمام نەدرایە ئەگەر مۆسیقا بکرێتە دەرسی دەستێکی سەرەکی ینی لە مەکتەبەکان بڕوا بکە هەم مۆسیقایەکەمان پێش دەکەویتن هەم ئاستی خوێندەواری و ئاستی بەرزی زانستی قوتابخانەکان قوتابیەکانمان زۆر بەرز دەبیتەوە موزیک مێشکت دەکاتن و موزیک مێشکت پەروەردە دەکاتن بەشتی دیتیکە موزیک ڕوحت خۆشتر دەکاتن لە بۆ زیاتر فێربوونی ئەو دەرسەکانی دیکە موزیک ینی وەکو دەڵێن غذاء ڕوحە ینی دەرمانی دڵە کە تو دڵت خۆش بوو هەر سید لە پێشت بیتن وەریەگری بە ئاسانی.